بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێت بینەرانی عزیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پێیان خۆشحاڵم ئەم ڕۆژ لەگەڵ هاوکارم کاک دکتۆر هاوکار بە خزمەتەوەی عزیز و خۆشەویست شاد بووینەتەوە بۆی کە بەرنامەیەکی دیکەی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ کۆرۆناتان پێشکەش بکەین کە لەخوا بەزیاد بێ خەریکە ڕوبەڕووی دەبینەوە و لی دەبینەوە. سڵاوتان لەبێ بینەرانی خۆشەویست وە کاک جەلال وتی وا خەریکە وردە کۆڕۆنا دەڕوات. سوپاس بەخوا ئەوەی بینیمان لە هەرێمی کوردستان دەتوانین بڵێن لە دوو ڕوەوە هاوڵاتیانی هەرێمی کوردستان تا ڕادەیەک مەترسیان کەمتر لەسەر بوو. یەکەم لەبەرەوەی بە کۆمەڵێک هۆکاری زانستی باسکرا و کۆمەڵێک هۆکاری دیکەی نەزانرا و کاریگەریەکانی کۆڕۆنا ڤایرەس لەسەر هاوڵاتیانی کوردستان و چەند وڵاتێکی دیکە کەمتر بوو. هەروەها بە هەوڵ و کۆششی حکوومەت وەزارەتی تەندروستی خۆڕاگری هاوڵاتیان لایەنی ئەمنی و تەنانەت میدیاکارانیش کە بە بەردەوامی ڕێنمایان بە هاوڵاتیانەدا تا ڕادەیەک ڤایرۆسەکە مەترسێکی ئەوتۆی دروست نەکردووە و ئێستا وردە بەرە و ڕۆشتن ئەڕوا. بۆیە ئەتوانین بڵێن ڤایرۆسی کۆڕۆنا میوانێکی ناوەختەی ڕەزا قورس بوو زۆریش، بەڵام لە وڵاتی ئێمەیە کۆڵان بە کۆڵان جادە بە جادە شوێنی کەوتبوون واتە نیان هێشت ئیسراحەت بکە. وای ئێستا لەبەرەوەی ئیسراحەتی نەبوو وردە سەری خۆی هەڵەگرێت و ئەڕوا. بەڵام پێم وابێت لە ئەمریکا وڵاتانی ئەوروپا خەریکە ئەقامەوە دەگرێت بەداخەوە کە هیوادارین لە وڵاتانی دیکەش ئەخر دەزانێت دکتۆر دەزانێت لە ئێمە ئیقامەکەی خۆشمان ناخوای ئێستا هی ئەو بێت ئیقامەیەکی بدەینێ بۆیە لی دەبینەوە ئینشاءالله ئەوەندەمان نەمەوە کە کۆتایی بە کۆڕۆنا بێنین بەرەبەرە ژیان لە هەرێمی کوردستان ئاسایی دەبێت ئینشاءالله. و ئەمێ ئەوەش بڵێم لە ڕاستیدا ئێمە بەرنامەکەمان بە زمانی کوردیە، بەرنامەکەمان سەرجەم لایەنەکانمان باز دەکرد سەبارەت بە کۆڕۆنا و بە تایبەتی لایەنی پزیشکی و زانستی بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستانە. بەڵام کە دەبینین بارودۆخەکە لە هەرێمی کوردستان سوپاس بخوا بەرەو باشبوون دەڕوا بەرەو کۆنتڕۆڵکردن دەڕوا. ڕەنگە لەمە دووە بابەتی زانستی و پزیشکی لە سەر کۆڕۆنا ڤایرەس کۆتایی پێبهێنین. کاک جەلال ینی بەرنامەکەمان کۆتایی پێ نایە چونکە لایەنە زانستیەکانی زیاترێتی کاردانەوەکانی ماون دوای کۆڕۆنا سیاسەکانی بە دڵنیایەوە ڕەنگامە کۆتا بەرنامە بێت کە بابەتی زانستی تێدا بێت لەسەر کۆڕۆنا ڤایرەس. چونکە ئێمە بڕوامان وایە هەرچی بابەتی زانستی ڕێنمایی پزیشکی هەبێ بەشی پێویست دراوە لەسەر کۆڕۆنا ڤایرەس و ئەگەر خوا نەکردە جارێکی دیکە تەشەنەی کردەوە یاخود لە وەرزی سەرمایە دووبارە هاتەوە کە ئەگونجێ ئەو کاتە زۆربەی پاندێمیکەکان دواتر وایان لێ هاتووە. ئێستاندێک لە وڵاتان بۆیان جارێکی تر بۆ سەرهەڵدانەوەی کۆڕۆنا لە وەرزی خۆیان حاضر دەکەن ئامادەکاری دەکەن بە دڵنیاوە. ئەو ئێمەش دەبینەوە میوانتان و هیوادارین شتی وا ڕوونەدات و بە یەکجاری کوردستان جێبهێڵێت. لە هەمان کادا پێویستەوە بڵێم ئەم وتانە مانای ئەوە نییە کە بڵێن لە 100% مەترسی لەسەر هەرێمی کوردستان نەماوە، چونکە هێشتا هەندێک وڵاتی دراوسێمان وەک تورکیا وەک ئێران لە ئێستادا هێندەی ژمارەی وڵاتی چین توشبوویان هەیە و مردووەکانیان بەرەو زیادبوون ئەڕوات کە ئێران لە چین زیاتر مردووی هەیە بەداخەوە و وڵاتی تورکیا نزیکی 1800 مردووی هەیە کە ئەمە تاوەکو لە وڵاتانی دیکە و بەتابەتی دراوسەکانمان کۆڕۆنا ڤایرەس بەردەوام بێ. مەترسی لەسەر ئێمە هەیە بەڵام تا ئەم بارود قۆناغی ئێستا گەشتونەتە قۆناغێکی باش و ئینشاءالله مەترسیەکەی وردە دەڕەوێتەوە. زۆر باشە دکتۆر بینەرانی عزیز دەچینە لای داتاکانی عێراق هەرێمی کوردستان و جیهان بەگشتی لە عێراقەوە دەست پێەکەین بە پێ و داتایانی کە لێ ئێستادا لە بەردەستن و دوایین داتایە لە جیهان و بەتایبەتی لە عێراق دیارە لە عێراقدا 53955 پشکنین ئەنجام دراوە لە کۆی هەموو پشکنینانەی کە کراون 1513 کەس تووشی ڤایرۆسی کۆڕۆنا بوون. لەو ڕێژەیەش 953 کەس چاک بوونەتەوە واتە 953 توشبووی ڤایرۆسی کۆڕۆنا لە عێراقدا چاک بوونەتەوە. 72 کەس کاڵگەری ڤایرۆسی کۆڕۆنا بوون لە عێراقدا گیانیان لەدەستداوە کە ئەمە داتای عێراقا. لە دوای عێراق دێنە سەر هەرێمی کوردستان. لە هەرێمی کوردستان کۆی گشتی توشبووان بە ڤایرۆسی کۆڕۆنا 337 کەس بوون. لەو ڕێژەیە تا ئێستا کە تێیداین 261 توشبووی ڤایرۆسی کۆڕۆنا چاک بوونەتەوە و 72 توشبوومان ئێستا هەیە لە ژێر چاودێری وردی پزیشکیدا بێت کە ئینشاءالله بە زووترین کات ئەوانش دەچنەوە ماڵەوە و ئەوەی کە هەیە سێ لە توشبووەکان لە دهۆکن پێم وایە دەیان لە سلێمانین و ئەوانی دیکە لە هەڵەبجە و لە هەولێرن. لە کۆی 337 توشبووەکە 4 کەیسی مردنمان هەیە لە هەرێمی کوردستان کە ئەوەشی زۆر ڕوون و ئاشکرایە دکتۆر کە ئەمانە
بە کۆرۆنا نەمردوون بەڵکو هەڵگری ڤایرۆسی هەڵگری نەخۆشی دیکە بوون کە زۆر قسەمان لەسەر کردووە قسەمان لەسەر کرد بە دڵنیایەوە ناشتوانین بڵێن بە کۆڕۆنا نەمردوون کاریگەری کۆڕۆنا هەرچەند بە تەواوی هەمویان ڕوونیە لە وڵاتانەیش هەموو کەسانی کە دەمرن یا پیرن یا نەخۆشی درێژخانیان هەیە بەڵام کۆڕۆناکە دێ کاریگەریەک زیاتر دروستەکە و ڕەنگە ئەمە جێدەی هەڵین بۆ بەرپرسانی تەندروستی کە قسەی لەبارەت بەڵام کاک جەلال با تێبینێک بدەین سەبارەت بەم توشبوانە کە 72 توشبوو ئێستا ئەکتیڤ کەیس ماونەتەوە لە هەرێمی کوردستان تێبینێک بە وڵاتانی خۆشەویست وەک هەواڵێکی بڵێن تەندروستی سوپاس بەخوا کەیسێکی دیکەیان هەبوو وەک باسمان کرد ئەم توشبوانە زۆرینەیان بێکێشن و بەبێ نیشانن تەنها چاودێریەکردن و جاکراونەتەوە هیانە دەرمانێک هیانە چەند دەرمانێکی کەم وەردەگرن بەڵام نەخۆشێکمان هەبوو هەفتەی پێشووتر باری تەندروستی زۆر خراپ بوو تووشی هەوکردنی سیەکان بوو و تەنانەت دوای لێهات کە قسەی بۆ نەدەکرا لە سنتەری کۆڕۆنا لە سلێمانی بەڵام سوپاس بۆ خوا دووبارە ئەمیش گواستنەوەی پلازمای خوێنی بۆ کرا کە ئەمە دووهەم جارە لە کوردستان و یەکەمین گواستنەوەی پلازمای خوێن لەسەر ئاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە کوردستان یەکەمین لە سلێمانی یەکەمین کەیس بوو کە بکرێ دوای گواستنەوەی پلازمای خوێنی بۆ کرا بە چاودێریکردن بە وێنەگرتنە تیشکەکان بە سەرپەرشتیکردنی پزیشکی پسپۆڕی کۆندامی هەناسە ئێستا باردۆخی جێگیرە و ڕەنگە چەند ڕۆژی داهاتوو بڕاتەوە ماڵەوە زۆر باشە بینەرانی عزیز دەچینە لای داتا جیهانیەکان با پێکەوە بینەری داتا جیهانیەکانیش بین کە ئەوەی کۆی گشتی ئەو وڵاتانەی لە جیهاندا تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون لە ئێستادا 210 وڵاتە و لە کۆی ئەو 210 وڵاتە 2,312 کەس تووشی ڤایرۆسی کۆرۆنا 2,312,063 کەس تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون لەو ڕێژەیە 158,885 کەس گیانیان لەدەستداوە لە کۆی 2,312,063 کەسی توش بوو بە ڤایرۆسی کۆرۆنا لە جیهاندا 591,278 کەس چاک بوونەتەوە لە کۆی ئەم توشبووانە بزانیان چەند یەکەم وڵات کە زۆرترین توشبووی تێدایە دیارە ئەمریکایە کە 710,000 ببورن 728,293 کەسە ئیسپانیا 191,726 کەس و لە ئیتالیا 175,925 کەس لە فەڕەنسا 151,793 کەس توش بوون لە ئەڵمانیا 142,872 کەس لە بەریتانیا 114,207 کەس لە چین 82,719 کە ڕێژەکە دەمێکە گۆڕانکاری بەسەردان هاتووە لە تورکیا 82,329 کەسە و لە ئێران 8,668 کەسە دکتۆر ئەگەر قسێک لەسەر پشکنینەکان بکەین لەوەی کە پشکنینەکان ئەمریکا زۆرترین پشکنینی ئەنجام داوە 3,663,315 پشکنینی ئەنجام داوە و لە هەمان کاتدا ئەڵمانیا یەکێکە لە وڵاتانی کە پشکنینێکی زۆری ئەنجام داوە ینی من دەمەوێت بزانم بۆچی گۆڕانکاری دەکرێت لە نێوان وڵاتەکانە لە ئەنجامدانی پشکنین بەڵێ بە دڵنیاییەوە ئەوە پلانی سیستەمی تەندروستی خۆیانە و ئێمە دەزانین لە هەر جێگایەک زیاتر مەترسی توشبوون بکرێ زیاتر مەترسی کۆڕۆنا ڤایرۆس بکرێ پشکنین زیاتر ئەنجام دەدرێت بۆ نمونە وەک لە چەمچەماڵ کاتێک چەند توشبوویەک تۆمار کراوە بۆیان دەرکەوت ئەمە بووەتە کۆمونیتی ئەکوایر دواتە لە ناو کۆمەلگادا بڵاو بووەتەوە بەبێ ئەوەی توشبووەکان دەستنیشان کراون بۆیە تیمێکی تەندروستی لە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانیەوە چوونە چەمچەماڵ لە یەک ڕۆژدا 1000 تێستیان ئەنجامدا ئەمە نمونەیە بۆ ئەوەی لە هەر وڵاتێک مەترسی بکەن کە بڵاوبوونەوەکەی خێرایە و گرفتی تەندروستیان بۆ دروستەکە مەجبورن تێست زۆر بکەن هەروەها سەبارەت بە بابەت ئەڵمانیا کە لە دوای ئەمریکا زۆرترین تێستی کردووە ڕێژەی توشبوونەکەی لە فەڕەنسا و ئیتالیا و ئیسپانیاش کەمترە بەڵێ سەبارەت بەوە هەواڵێک بۆی بیرم نەچێتەوە تا دوێنێش تا چەند ڕۆژی پێش ئێستاش لە وڵاتانی ئەفریقا تا ڕادێک تێستکردن کەم بوو و کەمتر بەردەست بوو دەستیان پێ نەدەکەش هەمومان دەزانین ڕەنگە بابەتی لایەنی ئابووری هۆکار بوو بێ دوێنێ دکتۆر تێدرۆس ئەدهانۆم سەرۆکی ڕێکخراوی تەندروستی جیهانی باسی لەوە کرد کە بەڕەسمی هاوکاری وڵاتانی ئەفریقایان کردووە بە ملیۆنان کیتی تێستیان بۆ ناردون تاوەکو تێستەکە ئەنجام بدەن بۆ ئەوەی توشبووەکانیان بدۆزنەوە جیان بکەنەوە زۆر باشە ئێستاش دەچینە لای بەڕێز میوانەکەمان زۆر باشە خۆشەویستان وەک دەزانین ڤایرۆسی کۆڕۆنا لە ئاژەڵەوە گوازراوەتەوە بۆ مرۆڤ هەروەها هەر دوێنێ دکتۆر تێدرۆس ئەدهانۆم سەرۆکی ڕێکخراوی تەندروستی جیهانی باسی لەوە کرد لە سەدا هەفتای
ئەو ڤایرۆسانەی ئەو پاثۆجینانەی نەک تەنها ڤایرۆس کە دێن بۆ مرۆڤ لە ئاژەڵەوە دێن بۆیە پێویستە ئێمە هەمومان هۆشیاریمان هەبێ کۆڕۆنا بۆ دەرسێک بۆمان تاوەکو لەمە و دووە چۆن مامەڵە بکەین لەگەڵ ئاژەڵاندا و هەروەها ئایا مەترسی دەبێت دوای کۆڕۆنایش دووبارە نەخۆشی یاخود ڤایرۆس لە ئاژەڵەکانەوە بۆمان بگوازرێتەوە بۆ مەبەستە میوانداری بەڕێز دکتۆر عوسمان جەلالمان کردووە پرۆفیسۆر یاردەدەر هەروەها مامۆستای کۆلێژی پزیشکی ڤێرتەرنەری لە زانکۆی سلێمانی کاکتۆر بەخێر بێت. بەخێر بێت دکتۆر. پێشەوەی کاک دکتۆر بستنە لای پرسیار و مۆزوعی سەرەکی پرسیارێک کە ینی جێگەی پرسیارە بۆ هاوڵاتیانش من دەمێ وەڵامەکەی لە هەردووکتان وەرگرم کە ناوی سەرۆکی ڕێکخراوی تەندروستی جیهانی تێنە من ئەو پرسیارە بۆ من و بۆ هاوڵاتیانش دروست بووە لە گەرمەی کۆرۆناوە تا ئێستش کە گەرمەیەتی لە ئەوروپا ئەمریکا لە هەموو کۆڕووکۆبوونەوەیەکە پێشنیاریەوە دەکرێت دەمامک و دەستکێش ببەستن بەڵام سیر دەکەن ڕێکخراوەکە خۆیانم دەمامک و دەستکێشە بەکار نایەنن ئەمە بۆچی لە ڕاستیدا ئەوە من ڕاستەکەی ئەوە سوالێکە پێویستە ئەوان وەڵامی بنەوە بەڕاستکی خۆزلێت ئەو سوالت دەرفەتێکە بووە کە و پرسیارە ئاراستی ئەوان بکەی بۆی ئەوان خۆیان وەڵامی بنەوە بەڵام ئەوەش یعنی تەنها ئەوان نین یعنی لە هەرێمی کوردستانیش هەندێک حاڵەت دەبینین لە هۆڵی ئۆپەراسیۆنەکان کە پزیشکیشی تایە سیرەکەی پۆستە ئیدارەکان دەمامک و دەستکێش و خۆیان بە پێچاوەتەوە و پزیشکەکانی چیان نیانبەستەوە و کێشەیە لێرەش هەیە لە کوردستانش من تێبینیم کردو ڕاستەکەی ئەوە پێویستە بەڕاستی لە خۆیان پرسیار کرێت بۆچی نیانبەستەوە ئەوە شتی تێبینێکی جوانە بەڕاستی زۆر باشە کاک دکتۆر جەنابەت ئێستا وەک دەوترێ پسپۆری جەنابەتان شارەزایەکی باشتان لە ڤایرۆسەکان هەیە و باش ڤایرۆس و بەکتریاکان دەناسن و بە تایبەتی کۆڕۆنا ڤایرۆسە کە پێشووتریش لە چەند کەناڵێکی دیکە لێدوانەدا و قسەت کردووە ئەتوانین بە کورتی بپرسین ئێستا کۆڕۆنا ڤایرۆس گەشتۆ بەچی و لەگەڵ بەرزبوونەی پلەکانی گەرمی کە زۆر باسمان لەوە دەکرد بەرزبوونەی پلەکانی گەرمی چالاکی ڤایرۆسەکە کەم دەکاتەوە ئایا هیچ هیوایەک هەیە کە وردە وردە لە هاوینی کوردستان هێندە گەرم بێ و دووبارە ئەم ڤایرۆسە تەشەنەکردنی ڕابگیرێت؟ بەڵێ سەرەتا خۆی حەزەکەم کورتێکی مێژووی باسکەین لەسەر ڤایرۆسە کۆڕۆنا کەی هاتووە و ئایا ئێمە کۆڕۆنامان هەبوو یان کۆڕۆنامان نەبووە حەزەکەم هاوڵاتیانەوە تێبگەن یعنی کۆڕۆنا شتێکی تازە نییە کە ئێستا بڵاو بۆتەوە کۆڤید-19 تازەیە بەڵام کۆڕۆنا تازە نییە لە ساڵی 1970ەوە نەخۆشیێک سەری هەڵاوە لە مریشکە لە باڵندە بە ناوی کۆڕۆناوە دواتر ئیتر ئەمە بۆتە زنجیرەیەک لە گۆڕانکاری لە ڤایرۆسەکان لە مریشک و باڵندەوە دواتر چووە بۆ سەگ و پشیلە ئەنجا بۆ بە ئەسب ئەنجا بۆ مانگا ئەنجا هاتووە بۆ حوشتر تاکو گەشتووەتە کۆڤید-19 ئەم پەتای دروست کردووە ئەمە کورتێکی مێژووی لەسەر کۆڕۆنایە بە طەبیعەتی خۆی ڤایرۆسەکان کە پەتای وەرزی دروستەکەن بڵێن کە کۆڕۆنا چێکێکە لەوانە ئەوانە هەر خۆی بە طەبیعەتی خۆیان بە گەرما لە ناوەچن بۆ چکە پێڵن ئینڤیلۆپ ڤایرۆس ئینڤیلۆپ ڤایرۆسەکان چوارچێوەیەکی پرۆتینی چەوریان هەیە ئەو چوارچێوە پرۆتینە چەوریە ئۆڵڕەدی ئەمە یعنی خاڵێکی زانستیە کە بە گەرما چالاکەکەی زۆر لاواسترە بێ و توانای توشبوون و توانای مانەوەی لە دەرەوە نامێنێ ئەمە خاڵێکی یعنی زانستی جێگیرە کە ئەمە تا نزیک بین لە پلەی هەرچەنە بۆتە مشتومڕ ڕێکخراوی تەندروستی جیهانی ئەڵێ گومانمان هەیە لەو بابەتە هەندێک زانە هەیە ئەڵێ من توێژینەوەم کردووە هەتا ئەوەی پلەی سەدی ژیا و کۆمەڵێک هین باس بە قەنەعەتی من بەتەکید لە کاتی نزیک بوون لە ڕۆژ بە ڕۆژ لە ئیستەوە ڕۆژ بە ڕۆژ کە نزیکە بینون لە پلەگەرمای زیاتر هەوەکو هەر ئەشی بینین بە حاڵەتەکان پۆزتیڤ زۆر کەمتر بێتەوە و قسێکی ژەیە هەر لە گەرمیانیش تا ئێستا حاڵەتی پۆزتیڤ تۆمار نەکراوە ئەوەش خاڵێکە ینی کە نیشانەیەکە یان دلیلێکە بۆ ئەو خاڵە بەڵام کاک دکتۆر تەبەن لە دەستپێکی سەرەڵدانی کۆڤید-19 هەمووی دەیانوت پەتایەکی وەرزی بەڵام سیر دەکەی لێدوانە سیاسیەکان یا بەرپرسانی وڵات لە ڕۆپزیشکیەکەشەوە ئەوانەی کە لە لایەنی پەیوەندیدار بۆن من لە تەندروستیەکانیانە کاتێک کە قسە دەکەن لە تازەترینیانە ئێران دەڵێ پێدەچێت تا زستانی داهاتوو ئەمە بەردەوام بێت کەواتە گەر وەرزی بێ بۆچی دەبێت 1 ساڵ بخایێنێت ئایا تەنها 1 ساڵە یا وەرزێکی کەشوهەوای مەبەستیانە ئەم پرسیارە بەڕاستی پرسیارێکی زۆر گرنگە بن بە شێوازێکی تر وەڵامەیەمەوە ئەم نەخۆشیە کە لە سەرتا بڵاو بووە ڕێکخراوی تەندروستی جیهانی ناوی نا پاندمیک یعنی بە جیهانی عادەتەن ئەم نەخۆشیە ڤایرۆسیانە کۆڕۆناش کە لە زمانیان بیان نەخۆشی کە ڤایرۆسەکانی RNA بێت یان DNA بیان بڵین نەخۆشیێکی ڤایرۆسی ئینفەکشن دیزەکان نەخۆشیە دیمەکان بەگشتی دوای پاندمیک ئێستا ئەو قۆناغەیە ئەبێتە ئەندیمیک ئەم نەخۆشیە ینی ئێمە بەڕاستی ئەو خاڵەش گرنگە کە ئەوە نەبێ ئێمە ئێستا کۆنتترۆلمان کرد و ئیتر ئەوە بۆ ماوەی 15 ڕۆژە پۆزتیڤمان نیە لەوانەیە دوومانی کەش هەر پشکنی بەردەوامی پۆزتیڤ تۆمان نەکرێت
لەبەر چەند فاکتەر کە باسمەکەیەکی لەوانە پلەی گەرمایە بەڵام کە بوو بە ئەندمیک بە دڵنیاییەوە لە وەرزی هاوینە زۆر بەرەو کەمبوونەوە دەچێت بەڵام لە پاییز و لە ساڵی داهاتوو لە وەرزی زستانە بە تەکید نەخۆشیەکە سەر هەڵایەتەوە چکە بوو ئەندمیک واتە نیشتە جێ ئێستا ئەبێ وەزارەتی تەندروستی لیستێکی نەخۆشی هەیە بە تەکید وەزارەتی تەندروستی هەموو وڵاتێک لیستێکی هەیە ئەم نەخۆشیانە کە هەمانە ئەم نەخۆشیە گوازراوانە کە تۆمار کراون ئەبێ ئەم کۆڕۆنا کۆڤید-19 بچێتە ناو لیستەوە لەو نەخۆشیانە کە نیشتەجییان لە ئێمە و ساڵانە یان وەرزیانە دووبارە بێتەوە و بەس ئەوەیە کە کۆڤید-19 خۆی بەم شێوازی کە ئێمە لەخوا بەزای بەسووکی تێپەڕمان کرد هەر بەو شێوەیە دووبارە ئەبێتەوە ئەگەر ڤایرۆسەکە گۆڕانکاری تێڕوو نەیات نەبێتە جۆرێکی تر ئەگەری هەیە کە جۆرێکی تر دروست بێت زۆر قورستر بێ لەمە و ئەگەری هەیە لەمە سوکتر بێت ئەو ئەگەرانە لە چیەوە سەرهەڵدەدا ئەگەر بێت و قورستر بێ ئایا جارێکی تر لە ئاژەڵەوەیە ئەم ڤایرۆسە خۆی گۆڕانکاری دروستەکە بەڵێ ئێمە ڕاستەکەی من چەندین جاریش پەیوەندیم کرد بە تەندروستی سلێمانی کە توێژینەوەی زیاتر بکرێت لەسەر ئەم بابەتە بەڕاستی بەداخەوە ینی ئەمە یەکێکە لە خاڵە لاوازەکان بەدەستخۆشیەوە هەموو لایەنەکانی یانی یەکێک لەو خاڵنەی کە زۆر کاریگەر بوو کە بۆچی لە ئێمە بەسووکی بوو زوو کۆنتترۆل کرا ئیجرعاتە زووەکەی وەزارەتی تەندروستی بکە بە خێرایی ئیجرعاتی کرد کاتێ هەرێمی کوردستان سنووری داخست ئیجرعاتی دەست پێ کرد نە ئێران و نە وڵاتانی دراوسێ و نە وڵاتانی ئەوروپاش ئەو ئیجرعاتان نەکردبوو بەڵام لێرە بەڕاستی خاڵێکی لاوازە بینم من کە ئەبوایە تاکو ئەم مەرحەلەیە تاکو ئیستا بەلای کەمەوە 4-5 توێژینەوە بکرایە ئەو فاکتەرانە چین کە لا ئێمە لاواز بوو کۆمەڵێک داتا وەرگیرا لە هەموو کەیسەکان نزیکەی 50 بۆ 100 پرسیاری ئیپیدمیۆلۆژی هەیە بۆ نمونە ئەم کەسە لایفستایلی چۆنە خۆراکی چۆنە هەڵسو کەوتی خواردنەوەی کحولی جگەرە خۆرە مەناعی کۆمەڵێک پرسیاری ئیپیدمیۆلۆژی نزیکەی 50-60 پرسیارە لەوە بۆمان دەرەکەوت گروپی خوێن ڕەگەز لەوانەیە بۆمان دەرەکەوت کە ئەمانە کامانن کە زیاتر پۆزتیڤن یعنی شتێکمان بەرچاوڕێکمان بۆ دروستە بوو کە ئەو توێژینانەش بەڕاستی نەکتی ئەوێ نەپارەی ئەوێ نەیچی ئەوێ تەنها لە کەسەکەیە کۆمەڵێک داتا و نووسینی سەوەڕقەیە دوایی بە کردارێکی ئەحسایی کۆمەڵێک خاڵ بۆ دەرەکەوێت کە ئەم ڤایرۆسە بووە بەسووکی دەکرێت بەڵام چه پەیوەندیەکی بە ئەمنی قەومیەوە هەیە کە لە هەولێر ڕێگەیان نەداوە لەوەی کە توێژینەوە ئەنجام بدرێت ڕاستەکە هیچ پەیوەندێکی بە ئەمنی قەومی نییە ئەوە خۆسین وڵاتی سین هەر کە لە سەرەتای بڵاوبوونەوە کۆڤید-19 خۆی یەکسەر سکوەنسەکەی بڵاو کردەوە ئێران یەکسەر من تەسەورم کرد ئێران سکوەنسەکەی بڵاو نەکاتەوە لەبەر هەندێک کێشەی لەگەڵ ئەمریکا یەکسەرەوەی سکوەنسەکەی بڵاو کردەوە یعنی نازانم ئەمنی قەومی ئەمە ئەبێت چی بێ ینی چ کێشەیە بۆ هەرێم دروست کات ئەگەر ئەم ڤایرۆسە کۆمەڵێک توێژینەوەی لەسەر بکات و کۆمەڵێک داتا و کۆمەڵێک بۆچوون و کۆمەڵێک ئەنجامی زۆر باشی هەبێت کە زیاتر تێگەشتنی هەبێت لەسەر ڤایرۆسەکە کاک زۆر ئاماژەت بە خەڵکی زۆر جواندا کە بەڕاستی ئەمە یەکێکە لەو پێویستیانی لە کوردستانە بەداخەوە لەسەر ئاستی زانکۆکانەوە لە خواردتر و هەندێک جار ڕەنگە پەیوەندی بە ئاسان کاری نەکردنەوە هەبێت لای حکوومەتەوە دەوترێ ئەم ڤایرۆسەکە لە کوردستانە پێویستە لای خۆمان توێژینەوەی تیادا ئەنجام بدرێت نەک ئێمە بڕۆین لە وڵاتێکی دیکەوە کە خەڵکەکەی کە تەبیعەتی ژیانیان کە بەرگریان کە زۆرینەی شتەکانیان لە ئێمە جیاوازە گایدلاین یاخود ڕێنمایی زانستی وەربگرین بۆ چارەسەرکردن بۆ ڕوبەڕووبوونەوە بۆیە بوونی توێژینەوە خاڵێکی زۆر گرنگە بەس کاک زۆر هەز ناکەی خاڵێکی ئەوەی کە بڵێن بەو شێوەیە ئەنجام نەدراوە دەگەڕێتەوە بۆ ئەوەی ئێمە ژمارەی توشبووی ئەو تۆمان لە بەردەستانە بۆ تەنانەت تاکو پێش ئەو تەعزیەی لە هەولێر کەسانێکی زۆری توش کرد نزیکی 200 کەسێک بوو ئایا لەسەر 200 کەسێک ئەکرێ ئەم توێژینەوەن ئەنجام بەڵێ بەتەکید دەچنە ژمارە کاریگەری لەسەر ئەنجام لە توێژینەوە عادەتەن ژمارە کاریگەری بێ لەسەر ئەنجام بەڵام بەگشتی یعنی من لەو 100 کەسە کە هەمانە لە سلێمانی بۆ نمونە یەکەم جا 100 کەس هەبوو لەو 100 کەسەش هەر شتێکە بۆ لە داتاکان کە شیکردنەوەی بۆکەی بۆچوونێکی بۆ دروستە بێ بۆ نمونە لە سین توێژینەوەیان کرد لەسەر گروپی خوێنی بۆیان دەرکەوت بۆ نمونە چەند بۆچوونەکەم لەگەڵی نیم کە گروپی خوێن پەیوەندی نییە بۆ بابەتەوە بۆیان دەرکەوتیان ئەمە ئەوە کە ئۆزاعیدە مەناعی باشتر دژی ئەم ڤایرۆسە ئەی بیەکان زیاتر ئەیگرن یان ئێمە تەنها بەس لە پرسیارەکان و شیکردنەوەی بابەتەکان بۆیان دەرکەوت ئێمە لەوە ئەمانتوانی لەوانەیە چەندیشمان بۆ دەرکەوێت زۆر باش کاکتۆر کەواتە ئێستا ئەوەندەی کە کۆرۆنامان ناسیوە یاخود کۆڤید-19مان ناسیوە مەترسیەکانی چیماون لە هەرێمی کوردستانە لە ڕووی گواستنەوەەوە من پێشەوەی وەڵامی پرسیار جناب بەمەوە خاڵێکی هەروژان کە ئەبێ وڵاتی خۆمان توێژینەوە بکات لەسەر ئەو بابەتە نەک وڵاتان بین بە وڵاتانی تر بەمە بکەن هەر لەو بابەتەی جنابتەوە خاڵێک هەیە لەسەر ڤاکسین کە زۆر گرنگە حەزەکەم و ئاماژەی پێ بم بەڕاستی ئێمە زۆر لە هەوڵاتیان و لە وڵاتانیش چاوەڕێ بوون
وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا خەریکە ئەگاتە ڤاکسین، ئوسترالیا خەریکە ئەگاتە ڤاکسین، ئەڵمانیا خەریکە بگاتە ڤاکسین. ئەم پێشبڕکێ هەبوو. حەزەکەم ئاماژەیە بۆ خاڵە بم کە ئەگەر ئەوانیش ڤاکسینیان دروست کرد بۆ ئێمە سوودی نییە. بۆچی کە ئەم ڤایرۆسە نیشتەجیە بێت لە وڵاتە ئیتر کە لەوانەیە خۆی بگۆڕێ. پێویستە بەڕاستی لەم خاڵەوە حکوومەتی هەرێمی کوردستان بە زووترین کات چەند جارێکیش ئەو قسەیم کردووە ئەگەر حکوومەتی هەرێم دووسێوە زاتیش بفرۆشێ بیا بە کاکێکی ڤاکسین زۆر لەوە باشتر چونکە ئەم ڤایرۆسانەکانی RNA ڤایرۆس طبعاً ڤاکسینیشدان ڤایرۆس ئەمنی نەتەوایەتیە. یعنی حکوومەتی هەرێمی کوردستان کە بە سامپڵێکی من ئەڵێ ئەمنی نەتەوایەتیە مەترسی هەیە لەسەری باشە چەندین ڤاکسین لە ئەم وڵاتانە هەمووی هاوردە ئەکا باشە ئەم ڤایرۆسانە کێ ئەڵێ ئەگەر حکوومەتێک بێوێ کێشەیەک بۆ حکوومەتی هەرێم دروستکە لەوانەیە ڤایرۆسێکت بۆ تێکا لەو ڤاکسینە لەوانەیە ئیش نەکا کە ئەمە استراتیژیە ڕووی دیشی داوە لە وڵاتانی تر ئەبێ ئیستا حکوومەتی هەرێم بیرکە سۆمال یعنی سۆمال وڵاتێکە زۆر لاواز و پێپەتی و فەقیرن کارگەی ڤاکسینیان هەیە. من بیرم یە ساڵێکیان لە حکوومەتی هەرێم لە سۆمال ڤاکسینی هاوردە کرد. بۆچی ئەو ڤایرۆسە چکە خۆیە گۆڕێ ئەگەر هەج وڵاتێک ڤاکسینی کۆرۆنایان کۆڤید-19 دروست کرد بەس بۆ خۆی سوودی هەیە و بەس بۆ ئەو ساڵش. بەڵام بۆچی دەبێت بۆ ئەوان سوودی هەبێت بۆ ئێمە سوودی نی مەگەر هەمان کۆرۆنا نیە؟ نەخێر ئەو ڤایرۆسە لە گۆڕانکاری بەردەوامایە. ئەو ڤایرۆسە تاکو ئیستا تاکو ئەم قاتی ئیستا لە دەسەڵاتدانیەوە لە شاری ووهان تاکو ئیستا بۆچوونەکان وایە کە تشیکردنەوەکانی بۆ کراوە تاکو ئیستا 8 جار گۆڕانکاری بەسەر ڕوویاوە. کاکتۆر مەبەستت لە ڕیکۆمباینێشنە لە ئینتراسیال لە بڵێن لە ناو خانەکاندا چونکە پزیشکێکی بەڕێزی دیکە باسی لەوە دەکرد کە ئەگونجیان ڤایرۆسە دواوی تووشی کەسێ دەبێت ڕیکۆمباینێشن کە هەندێک بۆ ماوەمادەکەی لە ڤایرۆسێکی دیکە وەربگرێ و لاواز بێواتە مەبەست لەوەیە کە بەس ئایا ئەمە کاتی دەوێت یاخود دەگونجە لە هەر توشبوونێکدا ڕوو بدات؟ بەبستی گۆڕانکارێکەیە؟ بەڵێ گۆڕانکارێکە میوتیشن هینی ئەم ساڵ کە ڕوویە بەڕاستی ئەگەر چکە هەندێک هەواڵەکان ئەڵێن پێویستی بە 7 مانگە تاکو ڤاکسینێکی بۆ دروستەکرێ. یعنی ئەگەر ئێستا دروستکرایە بە عملی ئێمە نەهاو دوای 7 مانگ هەریش بە عملمان نایە تازە. ئەمە خاڵێکی زۆر گرنگە یعنی هەتاکو وەکو ڕێنمایەکیش وەکو ئەگەر ڤاکسینێکیش وڵاتێک دروست کرد حکوومەتی هەرێم وەزارەتی تەندروستی نەچێ بیکڕێ یعنی هیچ وڵاتێکیش نەیکڕێ. بۆیە استراتیژ ئەوەیە بەڕاستی ئیستا دەستکرێت بیر لەوە بکرێتەوە کارێکی زۆر گرانیش نییە و زۆر تەکلیفیش ناکە و زانای باشمان هەیە و توێژەری باشیشمان هەیە توانایان هەیە هەر بە توانای لۆکاڵی خۆمان ڤایرۆسەکە عەزل کرێت لەو ڤایرۆسی خۆمان لەو توشبوانەی خۆمان ڤایرۆسەکە دیار عەزل کرێت و لەوە ڤاکسینی خۆمان دروستکرێت. کاکتۆر تۆ ئەم پێشنیارەت بەڕەسمی نەکردووە بۆ لایەنە پەیوەندیدارەکان؟ بەڵێ بەدڵنیاییەوە بەڕاستی ئەمە پێویستیە کە نەکەر بۆ سەردەمی کۆرۆنا ڤایرۆس ڕەنگە بۆ دواتریش ئەمە پێویستمان ئێمە لە پزیشکی ڤیتەرنەریە بەڕاستی کێشەمان نمونەیەکت بۆ بێنمەوە یعنی تۆ ئەڵێ ئێستا نمونەت چییە بۆ ئەوەی کە ڤایرۆسی کۆرۆنا ڤاکسینی ئەڵمانیا گە دروستی کرد بۆ من سوودی نەبێ. ئێمە لە کێڵگەی مریشکە کۆرۆنامان هەیە بەناوی IB کۆرۆنای هەیە لە مریشکاوە دەمێکە هەیە نزیکی 50 ساڵ لە بۆ یاڵم پزیشکانی ڤیتەرنەری 50 ساڵە کۆرۆنا ناسن. ئەو ڤایرۆسە لە ماوەی چ ڕۆژەکە بەخێوە کرێت چەندین جار ڤاکسینی بۆ کرێ و تووشی شەبێ. بۆ نمونە ڤاکسینەکە ئەڵمانیە فەڕەنسیە هەندێک جار تورکیە ئێرانیە چەندین ڤاکسینی بۆ کرێ لە دوای چەندین ڤاکسین تووشبوونەکەش هەردووسە بێ. بۆیە ئەمە نیشانەیەکە هەمان کۆرۆنایە کە ڤاکسینی دەرەوە سوودی نییە بۆ حاڵەتە. بۆیە هەموو ئامۆژگاریەکان ئەوەیە کە ئێمە بۆ کۆرۆناژ نە زۆربەی نەخۆشی ڤایرۆسەکان ئەبێ ئێمە ڤاکسین دروستکەین لە هی وڵاتی خۆمان. کاتێک تۆر بە ڕێی جەنابەت بێ کە دڵنیای ئەم ڤایرۆسی کۆرۆنایە جارێکتر سەرڵ دەداتەوە لە هەمان کاتان نەتوێژینەوەی وڵاتانی دیکە بەڵکەڵکی ئێمە دێت لە ڤاکسینی وڵاتانی ئێمەش حکوومەتی هەرێمیش دەستەوەژنەوە دانیشتووە کەی وڵاتێکی دیکە وڵاتە زلێزەکان ڤاکسینەکەی بدۆزنەوە ئەمانش بیکڕن یاخود دەستیان بکەوێت و بەکاری بێنن کەواتە دەبێت هەموو ساڵێکی ئێمە ئەم ڕێکارانە و ڕێنمایانی تەندروستیە بگیرنە بەر قەدەغیات و چۆمانە گەربێت و دەستوەسان دانیشە حکوومەتی هەرێمی کوردستان. ئێمە ڕاستەکەی بەدڵنیاییەوە ینی نمونەیەکی تریشمان هەیە ساڵی 2015 توێژینەوەکی دکتۆرا هەبووە لە سلێمانی و دۆک و هەولێر نمونە وەرگیراوە تاوان کۆڤید-19 تازەیە بەڵام وەکو باسم کە کۆرۆنا تازە نییە یەک لە سەرسی پەتای هەڵامەتکردن پێڵ هەڵامەت یەک لە سەرسی کۆرۆنایە لەو خێزانەیە و هەمان جۆری شەو ئەگەری ئەوە هەیە لە کۆڤید-19 خراپتر دروست بێت. یعنی بەڕاستی من چەند لە سمینارێکی زانکۆی سلێمانیە پێشبینێکم کرد مەترسێک هەیە کە ئەو کۆرۆنایی کە هەمانە ئێمە لە ئاژەڵی ترە بگۆڕێت بە شێوازێک کە کارەساتێک دروست کات کە زۆر لە کۆڤید-19 خراپتر بێت و هیوادارم ئەو بۆچوونەم هەڵە بێت.
کە ئەگەر ئەوە بێت ئەوە بەڕاستی کارە سات کاکتۆر مەبەستە چی ئەگە زیاتر ئەو بابەتە ڕوون بکەیتەوە ڕاستێکی کێشەکە لەوایە ڤایرۆسی RNA لە گۆڕانکاری بەردەوامە بەردەوام خۆیە گۆڕێن لەم ئاژەڵە چێ بۆ ئاژەڵ لەوەیە چێ بۆ ئەوێ یعنی ئەم هینیشی اینێکمان هەیە لە نەخۆشیە دەرمیەکانە ڕێنج هۆستی پیاڵێن سە بۆ نمونە نەخۆشیێکمان هەیە تەنها بەراز تووشە بێ ینی ڤەری نەڕۆ ڕێنج هۆستە تەنها جۆرێکی ئاژەڵ تووشە بێ نەخۆشیشمان هەیە بۆ نمونە حومەی ماڵتا باڵندە ئاژەڵی کێوی ئاژەڵی ماڵی مرۆڤ ئاژەڵی ئاوی هەموو تووشە بێ واید ڕێنج هۆستی پیاڵن ینی ئەو ئاژەڵەکان خانەخوی زۆری هەیە کە ئەگەری کە ئەتوانین وەریگرن ئەم ڤایرۆسی کۆڕۆناژێکێکە لەوانە بۆ نمونە باڵندە مرۆڤ ئاژەڵی کێوی ئاژەڵی ماڵی هەموو جۆرەکانی واید ڕێنج هۆستەکانی زۆرن زۆر باش کاکتۆر کەواتە ئەو ڤایرۆسانەی یاخود ئەو میکرۆبانەی کە واید ڕێنج هۆستن یاخود خانەخوی زۆریان هەیە مەترسی بڵاوبوونەوەی زیاتریان لێ دەکرێت مەترسی بڵاوبوونەوەی زیاترە مەترسی گۆڕانکاری زیاترە و توانای کۆنتترۆلی زۆر زەحمەتە کەواتە کاکتۆر لە هەرێمی کوردستان ئەگەر هەر حاڵەتێک بێتە پێشەوە لە ڤایرۆسەکانی دیکە مادام ئێمە توێژینەوەمان نیە ناتوانین ئەم ڤایرۆسە بناسین لە نمونە کاتێک کە یەکێ لە میوانە بەڕێزەکانمان باسی ئەوە کردو ئەمە پرسیاری وڵاتیانەوە حاڵەت بۆ ڕوویدا و زۆر بۆ حاڵەتەکان لە مانگی 12 لە هەرێمی کوردستان بەتایەک بڵاو بووەتەوە تەناندێکی لە دکتۆرە بەڕێزەکان وتی نردمانە بەغداش نەمانزانیان ڤایرۆسە چیەکە بڵاو بووەتەوە و حاڵەتەکان هێمان هەموو حاڵەتەکانی ڤایرۆسی کۆرۆنا بووە کەواتە دەکرێت ئێمە هەر ڤایرۆسێک سەری هەڵدا بەبێ توێژینەوە بەبێ ئەوەی یانی دەستەژنۆ دانیشن و هەموو ساڵێکیش سەرڵ بداتەوە ڤایرۆس باڵێکێک لەوانە بۆ چونانە بۆ چوونی من بوو کە ئەگەر هەبێ هەر ئەم کۆڤید 19 بێت لای خۆمان ئێمە گرپێتمان یابێتمان بە ئێرانش یابێتی بە سین یعنی لە ئێمە چوو بێت دوای گەڕایەوە لە سینەوە ئەمەش بەڕاستی بۆ چوونێکە لەبەرەوەی کە ئەم نەخۆشیە من ئاگادارم کەسانێکی من لە زانکۆی سلێمانی جاریوە هەبوو یعنی 20 خوێنکار بە یەکەوە مۆڵەتیان وەرەگرت چەندی مامۆستا چەندی فەرمانبەر ژمارەیەکی زۆر بەرچاو بوو بەداخەوە لە وڵاتی ئێمە ڕەنگە بۆ دوچوونی بۆ نەکرێت بەڵام بۆ لە ووهان دۆزرایەوە لەوێ کە 10 کەس 15 کەس 20 کەس نەخۆشیی پەتایی بوو هەمووی هەمان نیشانەی هەبوو بوو بە دیاردە خێرا توێژینەوە و کاردانەوەی بۆ ئەبێت و خێرا بە دوچوونی بۆ کرێت بەڵام ماڵ نەبوو سێ حاڵەت و دوو حاڵەتی تیانە کتێبینێکی ئیزافی بۆ بابەتە سەبارەت بە پەتاکی مانگی 11 تەنانەت چەند کەیسێکیش بۆ هەیە و بەداخەوە مردن هەندێک نمونەشیان نرد بۆ بەغداد کە هاتەوە بە H1N1 کاکدوسۆر هەندێکی ئەوە وتی هەندێکی H1N1 بوو بەڵام هەندێکشی نەیانزانی چی بوو بەڵێ بەدڵنیایەوە کاکسۆر لەم H1N1ەوە چیمان بۆ دەرەکەوێت H1N1 سەرەتا کە سەری هەڵدا وەکەم کۆڕۆنایە نەک بەم شێوەیە گەورە قسە و باسی نایەوە کۆمەڵێک کەس بڵێن ترسی زۆریان لێ نیشت بەڵام ئێستا هەموو زستانی ئەگەری هەیە سەر هەڵباتەوە بەڕای جەنابیش کۆڕۆنا بە هەمان شێوەی لێدێ بەڵام لە ئێستاە وەکو جاران H1N1 سەرەتا کە بڵاو بوویەوە کەسانێکی زیاتیە کوشت ئێستا بەهۆی چارەسەر بەهۆی ئەوەی کە ڤایرۆسەکە کۆن بوو تا ڕادێک ئاشنا بۆ لای زاناکان چارەسەری هەیەوە ڕوبەڕووبوونەوەی ئاسانتر بووە ئێستا نابینین وەک جاران لە H1N1 مەترسی دروست بکە ئایا کۆڕۆناش ئەگونجێ ئەم ڕاستەکەی H1N1 مەترسی دروستەکە بەس خۆزگە ئێمە وانەیەکمان وەرگرتاری H1N1ەوە بۆ لە H1N1ەوە ئەو کاتە بیرمان کردایەتەوە کارگەیەکی ڤاکسین دروستکی لە H1N1ەوە بیرمان تەمانەوە بەس H1N1 نییە ئینفلۆنزای باڵندەشمانەوە پێشتر لەوانە وانەیەکمان وەرگرتایە من مەترسێکم هەیە ئەمەشمان لەبیر بچێتەوە کۆ H1N1 ئەو مەترسیشم هەیە کە کۆڕۆناش ببێت بە چیرۆکێک و لە بیرمان چێتەوە کاتێک بیرمان بکەوێتەوە مانگی 12 وەڵا بڵاو بوو ینی ئەم 6 مانگە ڤایرۆسەکەش خۆش لەوانەیە دەسووتلی باش بێ 5-6 مانگمانایەتی هاوین کە تا خۆتی بۆ ئامادەکەی بەس کێشەکە ئەوەیە کە خۆمانی بۆ ئامادەنەکەی بۆیە بەڕاستی ئێستش ئێڵێمە کارێکی زۆر گران نییە کە تۆ بیرکەیتەوە لە کارگەیەکی ڤاکسین لەگەڵ سنتەرێکی توێژینە با هەر تایبەت بێ بە نەخۆشیە ڤایرۆسەکانی RNA ئەوانەی کە بەردەوام بکێک لەوانە ئینفلۆنزایە ئینفلۆنزای بەرازە ئەم پەتایە ئەم کۆڕۆنایە ئەمانە هەمووی گۆڕانکاری بەردەوام تیاڕوایە بۆ کە بەلای کەمەوە تۆ بتوانی ڤایرۆسەکانی کە لای خۆمان هەیە لەژێر چاودێریە بن بزانین ئاراستەکانی بەرەوکووەڕوە کاتەکە دکتۆر ئەگەر ساڵێکی ترم پەتایە سەر هەڵبداتەوە مە هیچ ڤاکسینێکیشمان بەکار نێناوە لە شدت زۆر باسی ساڵێکی ترەکە لە ئێستاوە بە دڵنیاییەوە زۆر تاکیدی لەوە کرد ئەزانی بۆچی ئاڵێم طبعاً ئێمە H1N1 2009 بوو کە بڵاو بوو لە ئەعلامەکەی باس کرا تەنها 2009 کە خۆم چەندی جار باسم کردووە لە 2010 کەس باسی نەکردەوە کە دووبارەش بۆ 2011 دووبارە بۆ کەس باسی نەکرد هەمان مەترسیشی هەموو ڤاکسینی بەڵێ چەند کەسیشی کوشتووە
ئایا ئەم هاوینەی ڕابردوو کە ڕۆی مانگی 11 لەم وەرزە دووسێ کەسمان نەبوو کەسیش باسی نەکرد تستەکەم لەوایە کۆرۆناژ وای لێبێ بەڵام ئەگەر سەر هەڵبداتەوە کاک دکتۆر وایە هیچ ڤاکسینێکمان بەکار نێناوە ئایا شدەتی ئەو ڤایرۆسە مەترسی ئەو ڤایرۆسە کەم دەبێتەوە بۆ سەر مرۆڤەکان ڕاستەکەی ئێمە من لە چینیش بۆیە سەرەتا بە زۆر بە تەفاعولەوە باسی ئەم ڤایرۆسەمە کرد زۆر مەترسی نەبوو هەفتەی یەکەم لە چین چاودێریمە کرد لە هەفتەی یەکەمە دوو هەفتەی یەکەم کە نەخۆشی تازە سەر هەڵەیە بۆ دەرەکەوێت چیە نەخۆشیە چەند ئەکوژێ چەند تووشەکە لە کوردستانیش هەفتەی یەکەم مەترسی هەبوو بەست کە هەفتەی یەکەم دەرکەوت چەندین کەیس هەمووی بە سوود تەنها هەڵگرە ڕاستەکەی حەزەکەم ئاماژەیەکیش بۆ خاڵە بین خۆزگە وەزارەتی تەندروستی پۆلێنێکی بکردایە لە بینی ئەم 320 نازام چەند کەیسە لە جیهاندا کراوە کاکتۆر کراون بە 4 گروپەوە بەڵێ بەڵام ئێمە بەزاڵین ئەومە توش بۆ چابووەوە نازانین ئەم چابووە ئەمە دەبێت پرسیاریان لێ بکەنە پێویستی باناسی دەستکرد هەیە چەندی لە عینای مەرەکەزە بووە دکتۆر گەڵانەوە جیاوازەک هەیە لە بینی توش بوو هەڵگر یعنی سەر من لەوانەیە تست بکەم لەوانەیە پۆزیتیڤ بم وەزارەتی تەندروستی بە توش بوو حسابەکە هیچیشم نییە زۆرینەیان وابوون دکتۆر زۆرینەیان وابوون یعنی هەر خۆی طبیعەتی ڤایرۆسەکە کە پۆلیۆن کرا لە 185 هیچ پێوە دیار نییە بەس لە تێستا ئەمە تەنها هەرێمی کوردستان یان لە وڵاتانی دیکەش لە ئێستاش لە ئەمریکاش وایە کە ئەو پەڕی دکتۆر بۆچی هێنە گەورە دەکرێت خۆ بەقەت ئێسوێنێنوانەکە قورسە تەنها لەبەرەوەی کە تازەیە ڕاستەکەی و هەندی ئامانجیشی لە پشتەوەیە ئامانجەکانی چی ئامانجەکان ئەوە کە من باسم کردو بەڕاستی مەوزوعی گیان لە دەستدان و پاراستنی گیانی وڵاتیان لە دەرەوەی ئەوە هەمووی ئەگەرە ئامانجی لەوانەیە سیاسی بێ چەکی بایۆلۆجی بێ سین بۆ ئەمریکای دروست کردو ئەمریکا دروستی کردو بۆ سین و گەڕاوەتەوە بۆ خۆی سین لە دەستی دەستچووە هەر خۆی ڤایرۆسەکە بە سروشتی گۆڕاوە ئەمانە هەمووی ئەگەرن و هەمووشی واردن بەڕاستی ناتوانین ئەمە یەک دانیان هەڵبژێنین بڵین 100% ئەمەیە هەموو کۆرۆنا کە لە هەرێمی کوردستان ئەگەر چی ناتوانین بڵێن بە کۆرۆناژ مردوون چوان حاڵەتمان هەیە ڕەنگە هەر وەرزی ڕابردوو لە 2009 حسابی مەکە هەر 2019 حساب کە ڕەنگە چوانێنەوەنەکە زیاتر لە چواریشی پشت بێت بەتەکید یەکێک لە نوکتانە نایجیریایە پۆلیس کە خەڵگێتە دەرە 90 کەسی کوش لەسەر جادە کوشتوانێ ئێستش بە هەموو ژمارەی مردوانی هەموو جیهان کۆکەیتەوە ئێستش بە قەنەعەتی من کەمترین ڕژیم بەدی نەخۆشیە COVID-19 بەراورد دیکە لە چاو نەخۆش کرد ئێستش بەو کارەساتەوە کە لە ئەمریکا بە هەمووی کۆکەرەوە هێشتا کەمترین بەڵێ کاکتۆر بەڵام ڕەنگە تا ئێستا لەم ماوەکەمەیە ئاها کەمترین بەڵام وەکو کات حسابیکەی چونکە ئەم نەخۆشیە تازەیەوە کاکتۆر فەرمووی لە ماوەی مانگێکا دەبینی لە مای ڕۆژێکە 1000 کەس ئەکوژێ لە ئەمریکا ڕەنگە ئەمە ئەگەر بە داتا بهێنی نەخۆشێکی دیکە کەم هەبێ ئەوەندە کەس بکوشێ بەڵام لەبەرەوەی تازەیە یاخود با بڵێن هێشتا ساڵێک تەمەنی نییە هێشتا نەبوو بە چەند ساڵێک ڕەنگەونە داتامان نەبێت کە کەسانێکی زۆری کوشت بێ ئەمەش هۆکار نییە لە ماوەیەکی کەمە بەڵێ لە ماوەیەکی کەمە ئەوە یەکێکە لە خاڵەکان خاڵێکی تریش ئەوەیە کە چونکە ڤایرۆسە خۆی گۆڕێ مەترسەکە ئەوەیە لەم وەرزە بگۆڕێ بەرەو شێوازێکی زۆر ترسناکتر بۆیە ئەم ئیجراعات و ئەم گەورەکردنەوە ئەم یانی بۆ دانێن ئاوا گەورە کراوەتەوە بۆیە چاودێری ئەکرێت بۆی کە لەژێ کۆنتترۆلا بێ نەوەکو بگۆڕێ بە شێوەیەکی زۆر کوشندەتر یان خراپتر بۆیە ئاوا دامە نەخۆشی تازە بۆ شێوەی سەرێکی کاتێکا دکتۆر دوایین پرسیارە دوایین ڕێنمایی جەنابەت هەم بۆ حکوومەتی هەرێمی کوردستان لایەنە پەیوەنددارەکان و هەم بۆ هاوڵاتیان لەم کات و ساتەدا لەسەر کۆرۆنا کە ئێستا خەریکە هەموو خەڵک و تەنانەت حکوومەتیش بەرەبەرە هێور دەبێتەوە بەرامبەر بە کۆرۆنا بەڵێ ڕاستەکەی من ئەتوانین بڵین کۆرۆنامان تێپەڕ کردووە ئێستاەوە ینی فتوایەکە تاوامان کردووە بەڵام ڕاستەکەی لەوە ئامۆژگاریم ئەوەیە و داواکاریم ئەوەیە و بە هەموو توانەکانمان بە قەنەعەتی من ئێستا وەکوتم ئەگەر شتێکی بە نرخیش بفرۆشین بەس ئەوەیە کارگێکی ڤاکسین دروستکەین بۆ چونکە ئەمە کۆرۆنا یەکەم نییە دووهەمیش نییە هەموو ساڵێک نەخۆشی ڤایرۆسی تازە سەر هەڵەیات و ئەبێ خۆمانی بۆ ئەمە دەکەین و توانین یەکسەر ڤایرۆسکە جاکەینەوە خێرا ڤاکسین لا خۆمان بۆ دروستکەین ئەوە خاڵێکی زۆر گرنگە استراتیجیشە دکتۆر بوو برهر چەند وتم آخر پرسیار بەس خەڵکی لایەمە لەناو ئاژەڵداریان زۆرن و ئاژەڵداری زۆر دەکەن دەتوانین بڵێن چۆن مامەڵە لەگەڵ ئاژەڵەکانیان بکەن لە دوای کۆرۆناش هەمیشە دەبێتە هۆکاری مەترسی پرسیارێکی زۆر جوانە ئەبێ لەم و دو حکوومەتی هەرێمیش بیر لەو کاتە بکاتەوە وەزارەتی تەندروستی کێشێکی گەورەمان هەیە فلیمێکی گەورەمان هەیە لە داهاتووە کارەسات دروستەکە کە پێوتێن نەخۆشیە ڕۆژەڵەکان ئەو نەخۆشیانە لە ئاژەڵەوە بێزێتەوە بۆ مرۆڤ هەتاکو ئێستا گرنگێکی باشی پێنەدراوە لە وەزارەتی تەندروستیش و لە وەزارەتی کشت و کاڵیش ئەم خاڵە ئەبێ هەردووی لایەن بە هاوکاری یەکتری سەکتەرێکی زۆر گرنگە و بۆ ئەوەی کە کارەسات دروست نەکات لەجێ کۆنتترۆلا بێت لە ئێستاوە بێ گرنگی بۆ بابەتەوە بینەرانی عزیز دەچینە لای میوانێکمان لە فەڕەنساوە بابزانین
لە فەڕەنسا دەنگ و باسی کۆرۆناچی هەیە کە ویش بەڕێز داراجاف ڕۆژنامە نووسە. کاک دارا سڵاوی خوا لێبێت. ئەگەر بەگشتی پێمان بڵێ دەنگ و باسەکان لە فەڕەنسا چۆنن، چونکە لای ئێمە لە هەرێمی کوردستان دڵنیام زانیاریت هەیە وەک کاک دکتۆری ژاماژێ پێکرد ئێمە کۆرۆنامان تێپەڕاندووە، ئێوە لەکوێی کۆرۆنان ئێستا؟ سڵاوی خوا لە بینەر و بیسەری کەناڵە جوانەکەی پێیان دەربارە بە فەڕەنسا لێرە هەر لە بیدایەتەوە لە هەشتەی سێوە شوێنی پێویست گرایە بەر هندی خەڵکی کەرەنتینە کران و وەلحاصڵ لە ماڵەوەمانەوە پاشان هەر کەسێ پێویستیەکی پێویستە شتێکی پێ مەسەلەن شتێکی پێ لە ئینتەرنێتەوە فۆرمێکە پێکە بێ ئەو فۆرمە پڕ بکرێتەوە و هۆکاری چوونە دەرەوە چییە و ناوی سیانی خۆت بنووسی و ڕۆژی لەدایک بوون و لە چه شارێکی و چەند خاڵێکیش لەو خاڵانە دیاریکەی مەسەلەن بە چ کارێک دەرەوە کات و ساتی خۆیان بێگەڕێت ئێستا ئەو تێوازە ماوە زۆر پێ و شوێنی یاقی گیراوەتە ئەوانی فڵێن فەڕەنس بە تایبەتی پەنابەرەکان کەمتر بەڵام فەڕەنس زۆر بەریان و زۆر جێبەجێیەکەن ئەوەی لە ڕاگەیانەوە پێیانت جێبەجێیەکەن و هەموو لە ماڵ کاک دارا هەرچەندە سەودت کەمێ خراپ دەگاتە لایەمە من دەمەوێت بزانم ئێستا حاڵەتەکان لە فەڕەنسادا چۆنە، چونکە تەنها ئەوەندەی کە ڕێژەکە بەرز دەبێتەوە لە ئامارەکان ڕادەگەیەنرێت لە حاڵەتەکانی مردن توش بوون ئیدی پیاوا دەزانێت لێرەوە کە ئەوروپا هەمووی خەریکە دەمرن. ئایا هەر بەڕاستی دۆخی کۆرۆناش لەوێ ئەوەندە مەترسیدارە کە ئامارەکان عرض دەکرێن و نیشان دەدرێن؟ کاک دارا گەرگوێت لێمە باس لەوە دەکەم کە ئایا کاتێک کە مێل لێرەوە سەیری داتاکانی فەڕەنسا دەکەین وا دەزانین خەریکە هەموو ئەوروپا و ئەمریکا لە ژێر مەترسی گیان لە دەستدان و مردنان. ئایا مەترسیەکە لەوێ چۆنە لای هاوڵاتیان و هێندە کە داتاکان دەخرێنە ڕوو خەڵک ترسی هەیە لە کۆرۆنا و ئایا ئەو ڕێژە مردنە چ کاریگەریەکی دروست کردووە لەسەر با بڵێن فەڕەنسا لە ئێستادا؟ کاک دارا باس لەوە دەکەم ببوورە ئامارەکانی مردن لە ئەوروپا بە گشتی لە ئەمریکا زۆر زۆرە و ئێمە لێرەوە کە سەیری ئامارەکان دەکەین وا دەزانین کە بەڕاستی هەموو ئەوروپای هێناوە بە چۆکەوە هەموو لە ژێر مەترسی مردن و گیان لە دەستدانن. ئایا هەر بەڕاست خۆشتان کە لەوێن بەپێی ئامارەکان بێدەبێت زۆر بترسن بەڕاستی دەترسن لە کۆرۆنا یا کۆرۆنا هێندە مەترسیدارە کە ئێمە لێرەوە دەیبینین لە ئەوروپا؟ نازانم مدێ بۆ لای جەناب دیارە گرفتێکی تەکنیکی هەیە بەڵام تاوەکو گرفتەکە چارەسەر دەکرێت بەو هیوایان چارەسەر بکرێت. ئەمە قسەیەک بکەم کاک جەلال بۆ ئەوەی چونکە وتمان ڕەنگە ئەمە کۆتایی بابەتی زانستی بێ سەبارەت بە کۆڕۆنا لە بەرنامەکانمان ئەم بەرنامانەی کە لەگەڵ هاوکاری بەڕێزم کاک جەلال ئەنجاممان داوە لەسەر کۆڕۆنا ڤایرەس پێویستیەک بووە کە لە ڕاگەاندن پێویست بووە باز بکرێ و ئەمەش هاوکاریەک بووە لەگەڵ هەموو هەوڵەکانی دیکە بۆ ئەوەی کە ڤایرۆسەکە کۆنتترۆل بکەین و مەترسیمان لەسەر نەمێنێت. بۆیە دەڵێن هەر بابەتێکی زانستی کە وتراوە نەک هەر لای ئێمەوە لەم بەرنامەوە لە هەموو جیهان لەبەر ئەوەی ڤایرۆسەکە تازەیە. بۆ زانیاریتان بۆ نمونە هەفتەی یەکەم لە وڵاتی چین ڕاستەوخۆ پرۆفایلی ڤایرۆسەکان ئاشکرا کرد و ئەمە نەخۆشیە دروستەکە و ئەمە سیفەتەکانێتی ئاوا ئەگوازرێتەوە بەم شێوەیە دەمرێت. بەڵام دواتر لەبەرەوەی ڤایرۆسەکە بەردەوام توێژینەوەی لەسەر دەکرێت ئەم زانیاریانە دەگۆڕێن. واتە ڕەنگە ئێستا ئێمە گوێ لە بەرنامە یەکەمان بگرینەوە هەندێ ڕاوبۆچوونی زانستیان دێ قسەمان کردبێت کە ئێستا گۆڕانکاری بەسەردا هات بێ و هەموو سایتە سەرچاوە زانستی باوەڕپێکراوەکانیش کە بابەتی کۆڕۆنا دەنووسن بە بەردەوامی ئەپدەیتی دەکەنەوە. لەبەرچی لەبەرەوەی ئەمە نەخۆشیەک نییە کۆن بوو بێت و یەکلا بوو بێتەوە زانستیدا. ئێستاش قسەی جیاواز دەکرێت، ئێستاش کە توێژینەوەی زیاتر دەکرێت. بۆیە لە بەرنامەکاندا هەرچی ئەکمان وتبێ بابەتی زانستی ڕاستەوخۆ لە سەرچاوە بڕواپێکراوەکانەوە
نەقڵمان کردووە و ڕەنگە ئێستا ئەم زانیارانە گۆڕانکاریان بەسەردا هاتوێ بەڵام هەرچی بێ ئێمە لە کاتی خۆیدا وەک خۆی گەیاندومانە گرنگەوەیە سەرکەوتنە بەسەر کۆرۆنا و هوشیاربوونەوەی هاوڵاتیانە ئەوەی لە هەرکمانە بووە کردومانە دەچینەوە لای میوانەکەم کاک داراجاف ڕۆژنامەنووس لە فەڕەنساوە کاک دارا سڵاوی خوا لێبێتەوە دووبارە باسم لەوە کرد و پرسیاری ئەوەم کرد کە ئێمە لێرەوە کە داتاکانی ئەوروپا و ئەمریکا و فەڕەنسا دەبینین وا دەزانین هەمووتان لەژێر مەترسی مردنان وەختە هەمووتان بمرن بە چۆکە هاتوون ئایا هەر بەڕاست خۆشتان لەوێ ئەوەندەی کە لەوێن هێندە کۆرۆنا لە ئەوروپا مەترسیدارەکە لێرەوە لە داتاکان داوا دەرەکەوێت؟ واللهی بڵێم چی کاک جەلال لێرەش ڕاستیەکەی هەر ئەوەی کە دەبینرێ مەسەلەن ئێستا من لەم شارەیەم مردوویەکم نەبینیوە توشبوویەکم نەبینیوە ینی بە هەمان شێوە زۆر کەس وەک زۆر کەس کە ئەو ژمارانە دەبینێ بە وەهمی دەیان بینێ بەڵامی تر ئەوەی کە چۆنەڵێ بە ئەسڵ فەڕەنسیە بە تایبەت ئەوانە زۆر بە جددی وەریان گرتووە و هەموو لە ماڵی خۆیان ماونەتەوە ئێستا من ئاگادارم بۆ کارێکی بەسیط مەسەلەن ڕۆژێک ئەو مامۆستایەمان وتم ئەگەر بێی سەرێکی ئێرە بدەی بێ بۆ ماڵی ئەمە وتی نانە بە هیچ شێوەیەکەوە ئەوان خۆیان واتەنی ئەن تەخدیە یعنی بە هیچ شێوەیەک چوونە دەرەوە نییە تەنها ئەگەر حاڵەتێکی پێویست هەفتەی جارێک لە مارکێت شت بکردن و تەواوینا چوونە دەرەوە نییە بە هیچ شێوەیە بەڵام لە بیدایەتەوە بڵین پۆلیس و ژەندەرمێری ئەوانە زۆر بەجددی شەقامەکانیان گرتبوو یعنی زۆر پرسیاریان لە خەڵک دەکرد و ئاسان نەبوو چوونە دەرەوە حتمما ینی کە بچیە دەرەوە پرسیارت لێ نەکرێ بەڵام ئێستا وەکو سەرەتا نەماوە لە تازەترین ڕاگەیەندراوی سەرۆکی وڵاتیشدا هەتا 11 درێژ کراوەت و هەتا ئەو کاتەوە لە حاصل بڵێن خەڵک کەرنتینە دەبن و لە ماڵەوە دەمێننەوە هەروە کە خەڵک کەرنتینە دەکرێت حکوومەتی فەڕەنسی چی کردووە بۆ خەڵکایە خزمەتیان دەکا یا خۆت ئەویش وەکو حکوومەتی هەرێمی کوردستان خەڵکی کردووەتە ماڵەوە و ئیدی دەبێت خۆیان بژێنن کە لە ماڵیشەوە بەدڵنیایەوە تا سنوورێک هاوڵاتیەک دەتوانێت خۆی بژێنێ بە تایبەتی لێرە خەڵکی هێژار و کەم دەرامەتمان زۆرە و گەربێت و خێرخواز نەبووایە ڕەنگە کارەسات خراپتر لە کۆرۆنا ڕووی بدابایە ئەنە لێرە مەسەلەنەوەی کە لەسەر ئیش بووە هەر کەسێ لەسەر ئیش بووە چەند موچەی وەرگرتووە مانگانە بە هەمان شێوە هەمان موچە ئەچێتە سەر حساب بانقیەکەی وەکو مانگەکانی پێشوو چۆن پێشتر مەسەلەن هاوکاری کراوە ئەو هاوکاریە بەردەوامە و وەکو هەرێمی کوردستان بە هەرێمی کوردستان دوا دەکەوێت کاک دارا مەڵێ وەکو هەرێمی کوردستان چکەوە ئێستا 35 ڕۆژە موچە نەدرا و مانگی پێشوو 50 ڕۆژەم جار موچە درا بەداخەوە بەڕاستی ئێمە تەنها خەفەت دەخۆین بە وەزعی کە لە هەرێمی کوردستان دەگوزارێ زۆرمان پێ ناخۆشە خۆزگا لەوێش یاسا و قانون سەروەر بووە حکومەتاگە ژیان و گوزەرانی خەڵک وایە نا لێرە ڕێک پێچەوانەیە ناپشوێن کاک دارا تەنزێک هەیە دەڵێ بۆیە لە ئەوروپا کۆرۆنا هێندە مەترسیدارە بەڵام لای خۆمان دەیبینین بۆخوا بێکێشەیە دەڵێ کۆرۆنا هەموو قوتێکی لای خۆمان لە موچەکە سەرف کردو داوێتی لە موچەکە قوتی بۆ مرۆڤەکان نەماوە بەڵام لە ئەوروپا وەک دەبینین موچە ڕێک و پێک دەدرێ بۆیە قوتەکەی لە مرۆڤەکانە سەرفەکە لێرە بە حەقەت خەم و هەم یعنی هەموو خەمی خەڵک لەبەر چاو دەگیرێ پێداویستی خەڵک جێبەجێ دەکرێت بۆ شێوەیە نیە لێرە چونکە قانون و یاسا سەروەرە وەضعیشی ترە بە حەقەت زۆر باشە کاک دارەکەی تازەترین ڕێکارەکان چینکە گیراونەتە بەر وەکەی دۆخ و بارودۆخی فەڕەنسا وەکردنەوەی بازاڕەکان چوونەوە سەرکار و کەسابەت و پیشەسازیەکان کەی ئاسایی دەبێتەوە ئەخیر لێدوانی ئیمانویل ماکرۆن ئەوە بوو کە تا 11 ئەو وەزع بەردەوامە بێ بۆ نمونە هەر کەس مەوعید و هەر کارێکی بوو بێ هەمووی دواخراوە یعنی ئێستا خۆشمان مەسەلەن مەوعید وشتمان هەبووە هەمووی کراوەتە کاتێکی نادیار
تەنها ئەم بڵین فەڕەنسا 13 هەرێمە ئەم هەرێمەی ئێمە ئەو شارەوانی ئێمە زیاد لە 5,000 مەوعیدی ئیلغا کردوێتەوە بەهۆی ئەو وەزعەوە بۆ کاتێکی نادیار بەڵام ئیتر لەوەچ لە مانگی 6 و ئەوانەدا ئیتر وەزع بە ئاقارێکی تردا بڕوات. جۆرەکانی پشکنینی کۆرۆنا لەوێ چۆنە وایە هاوڵاتیە خۆت و هاوڵاتی کوردەکانی ترکە لەوێ بن ئەوەندەی زانیاریت هەبێ پشکنینیان کردووە یاخۆت کەسیان هەیە کە کوردی خۆمان بێت و لەوێ گیانی لە دەستدا بێ خوانە کردە؟ ئێمە فەڕەنسیشمان نەبینیوە گیانی لە دەستدا بێ ینی زۆرم بەلاوە سەیرە ئێمە چونکە هەر لە ماڵەوەی نەرەوەی کە لە تەلەڤیزۆنەوە دەبین بەڵێ کاکدارە وتت فەڕەنسیشمان نەبینیوە گیانی لە دەستدا بێ ئایا ئەو کەسانی دەمرن ئێوە دەکرێت بە چ شێوازێک بیبینن یاخود با بڵێن ئێوە دەکرێت بڕۆنە نەخۆشخانەکان دەچنەوە جێگایانە تا بزانن ئایا کەس دەمرێ یاخود لە ڕێگەی میدیاکانەوە مەگەر بیبینن تەنها ئەوەی لە ڕێی میدیاکانەوە و لە هیچ حاڵەتێک مەسەلەن لەو شارەی ئێمەدا حاڵەتێکم نەبینی و ئێمە تووشی نەدەرەوە مەسەلەن باخێکیشمان هەیە بۆ مەسلەی باخ ئەو فۆقمێژی ترە دەبێت پڕ بکرێتەوە و کات وسان دیاری بکرێت چوونە دەرەوە و گەڕانەوە یعنی نەک هەر بۆ مارکێت و بازار بۆ باخیش چوین یعنی هەمووشمان بووە هیچ حاڵەتێکمان نەبینی و مەسەلەن بە پێ ڕۆیشتومە ناو شار و گەڕاومەتەوە زۆر احتیادی هیچ حاڵەتێک ڕووی نەداوە هیچ نەبینیوە. بەڵام چەندین هاوڵاتیمان دیوە لەم بارودۆخی کۆڕۆنادا کە سەر بەدەسەڵات نییە و هیچ پەیوەندێکی بە میدیا و بە لایەنە پەیوەندیدارەکانەوە نییە بەڵام لایڤی کردوێتەوە ڕاستە و خۆ قسە دەکات یاخود لە نەخۆشخانەیە کەسێکە لە نەخۆشخانە دەوامەکە ئەڵێ بە بەرچاوی خۆتانەوە ببینن کە خەڵکەکە گیان لە دەست دەدا ئەی چی بەوانە دەڵێ؟ هەرێک و ڕەنگە بیر و بۆچوون و تەسەورێکی هەبێ ئێستا بەنیسبەت ئیتالیاوە ئەوەی کە باز دەکرێت 105 ئەوەی کە وەفاتی کردووە تەقاوتەکانن ئیتر خەڵک مەسەلەن دیوی تری هەیە ئەم مردنی ئەم خەڵکە بەم شێوازە و مەسەلەن لە بەریتانیا 191 پێم وابێ هەمووی تەقاعودەکانن وەفاتیان کردووە بەڵام وەکو تر نازانم من ڕەنگە تێڕوانینێکی ترم هەبێ بۆ مەسەلەی ئەم ڤایرۆسی کۆرۆنایە. زۆر باشە کاکدارە جیاواز لە تێڕوانینە شەخسیەکان ئایا بارودۆخی ئابووری فەڕەنسا چۆنە و زیانە ئابووریەکان کە بەر فەڕەنسا کەوتبن لەم کات و ساتەی قەدەغیاتوچەوە کەرنتینەی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنادەیەچی چۆنە؟ حتما بەهۆی وەستانانی شوکارەوە زەرەر و زیان بەر ئابووریە وڵاتەکەوێ هەم ئێستابوون لە فەڕەنسا وڵاتێکی گەشتیاریە حتما لەو ڕۆوە زەرەری گەورەی بەرکەوتووە بەڵام حتما بەپێ و داتایانەی کە ڕۆژ بە ڕۆژ کە خەڵک هەمووی کەرەنتینەیە و ئەوترێ مەسەلەن ئەمڕۆ 5,000 کەس توش بوو 10,000 کەس توش بوو ئەو کاتە ڕێکخراوی تەندروستی جیهانی قەرەبوویان بۆ کاتەوە. زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێزدارە جاف ڕۆژنامەنووس کە لە فەڕەنساوە لەگەڵمانە سپاس بۆ زانیاریەکانت. دکتۆر بەرنامەکانی داهاتوومان لەسەر ئینشاڵڵا ئەو کاردانەوانی کە لە دوای کۆرۆنا دێتە پێشەوە و بەتایبەتی لە ڕوو ئابووریە جیهانیەکە و ڕوە سیاسیەکە گۆڕانی باس لەوە دەکرێت کە کۆرۆنا زۆرێک لە حکومڕانەکان دەگۆڕێ بۆچوونی زۆر جیاوازەیە بۆچوونەکان هەبوون لەسەر مەترسی کۆرۆنا بەڵام خۆشبەختانە لە هەرێمی کوردستانەوە مەترسیانەوە بۆچوونانە نهاتنەدی ئەگەرچی من یەکێک لەوانە من بۆچوون وما بوو کە ڕەنگە مەترسیەکە زۆر بچکە بەراورد بە ئێران و چین سیرمان دەکردن بەڵام خۆشبەختانەوە دەرنەچووە ئینشاءڵڵا ئێمە خۆمان لەناو خراپی بارودۆخی ئابووریداین بەس ئینشاءڵڵا بە خێر بۆ ئێمە دەشکێتەوە لە ئابووریەکەشە ئینشاءڵڵا و هیوادارین ئەمە کۆتا بەرنامە بێکە لەسەر مەترسیەکانی لە ڕووی زانستیەوە بڵێن مەترسیەکانی کۆڕۆنا لە ڕووی زانستیەوە باز بکەین بۆیە من لێرەوە ناڵێم ماڵاوایتان لێ ناکەم چونکە ڕەنگە ئەگەر درێژە بە بەرنامەکان بدەین لە ڕووی لێکەوتە سیاسی و ئابووریەکانی دوای کۆڕۆنا بەرنامەیەکیش بکەین لەسەر ئەوەی ئایا لە دوایەوەی ئەم هاوڵاتیان زۆرینان لە ماڵەوە بوون لە ڕووی تەندروستیەوە لێکەوتە تەندروستیەکان چی بووە لەسەر ژیانی هاوڵاتیان لە ماڵەوە کە ڕەنگە قەڵەوی و
وەک قسەیەکی تەنزی دیکە هەیە دەڵێ ئێمە لە ماڵیشەوە پێویستمان بە ماسکە بۆی ئەوە نەنەخۆین چونکە ماوینتەوە لە کەرنتینە جیاواز لەوەش دکتۆر دەڵێن کەواتە ئەوەی کە لە نورینگەکە و لە نەخۆشخانەکانە دەمان بینی لە ڕابردوودا زیادە بوو ئێستا هەمووی لە ماڵەوەی هەمووشی ساخ و سەلامەتەوانە. بینەرانی عزیز بە هیوای تەندروستیەکی باش بە هەموو لایەک و ئینشاءڵڵا ڕۆژ بە ڕۆژ لە مەترسیەکانی کۆرۆنا دوورتر دەکەوینەوە کە لە ئێستادا دوورین. بە هیوای لە ساخی بۆ هەموو لایەک سپاس بۆ هاوکارم دکتۆر ئاوکار. زۆر سپاس تەندروست بن ماڵاوە.